كاك السامان فرم بلا باشەکەم. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. کاک سامان گیان چاوت ماسکەم مامۆستاجان، وەڵام دوو پرسیارم لەگەڵ بوو. پرسیارێکەمت کاکە سامان گیان. پرسیارێکم مامۆستا، ئایا ئافرەت کە دەموچاو هەڵەگرێت برۆ و دەموچاوی هەڵەگرێت حرامە یان حەڵاڵە؟ ئەوە پرسیارێکم. پرسیاری دومیشم مامۆستاجان، ئافرەت کە تەلەفۆنت بۆ ئەکا ئەڵێ مامۆستاجان چۆن ئێوە ڕێ بۆ ئافرەتانە ئەدەن کە پێتان بن مامۆستاجان، وایە جان بۆ ئەو هەندێک شت نەهاتەوە نیە قسەکەت غەیری حەڵاڵی جوانە خۆت نەبێ. جوانە کاکە سامانگیان، منیش دەتوانم پرسیارێک لێ بکەم. ئەو ئافرەتەی کە دەستکاری دەموچاوی دەکا هەڵی دەگرێ یان برۆکانی باریک دەکاتەوە، ینی برۆکانی گەورەن یان هەری ئەتیادین یان دەموچاوی مووی لێ هاتۆ تووکی لێ هاتۆ پێوەی دیارە؟ مامۆستا منە پرسیاری لێ بکەوە تاوان حتما دیارە دەموچاوی اینجا مێردی هەیە ئەو کەسەوە ئافرەتە؟ بەڵێ بەڵێ مێردی هەیە. بەڵێ زۆر باش چکە حکومەکان فەرق دەکات. ینی ئێستا وای باوەڕکە عیبی نییە، ینی برۆیەکی زۆر ڕێک و پێک دەموچاوێکی زۆر ڕێک و پێک هەر وای لێ هاتۆ لێ بۆتە خۆ چاو لە فڵان کەس دەکات، ینی پێویست ناکە ئەو هەموو پەت و پەتکاریە بکە. بەڵام کەسێک کە دەموچاوی بۆ شێوەیە ینی مێردەکەی پێی ناڕەحەت دەبێت، ئەو حکومەکەی فەرقی هەیە. بەسەر چاو کاکە سامان لەسەر ئینشەڵا عەرزم کردی پرسیارەکەت جواب دەدەمەوە، بەسەر چاو جواب دەدەمەوە. لەسەر هەردوو قسەکان جواب پرسیارەکەی بەڕێزت دەخەمە سەر چاوم جواب دەدەمەوە. کاکە سامانگیان سەر چام ئەزیزەکەم. کاکە سامان دەڵێ ئافرەت ئەگە دەموچاوی مووی پێوە بێیان برۆکانی گەورە بن، مادەم مێردی هەیە و ڕەزامەندی مێردەکەی لەسەرەوە مێردەکەی وا پێ خۆشحاڵە دروستە. بەڵێ ئەو ئافرەت کە سمێڵی مووی لێ هات کە نابێت لەوێ بێ یان چەناگەی بە زۆری ئافرەتان مووی لێ دێ یان ئەم ڕوومەتانەی مووی پێوە بوو بە هەر شێوازێک بێ، بەڵام تەندروست بێ، واتە ئامێرێک بەکار نهێنێ کە زەرەری تەندروستی لێ بدە. دوان دەموچاوی خۆی ساف و لووسکە بەتایبەت کە مێردی هەیە ئافرەت ئەسڵ ئەوە هیچ مێک بە دەموچاویەوە نەبێ. ئەنجا بەنسبەت برۆکانیەوە ئەگە برۆی زۆر گەورەیە وتارێکی تایبەت لەم پرسیارانەی بەرنامەی خۆشەویستیدا وەڵامی برۆم داوەتەوە وەک بە کتێبیش نووسیمە. ئەگە برۆکە زۆر قەوی و گەورە بوو یان تەواو هاتبووە یەک وعنی مێردەکەی پێی ناڕەحەت بوو، ئافرەتان جێگەی سەرنج بوو بۆیان، ئەمە بۆی هەیە نابێ بیتاشێ، نابێ ئیتر لەسەر تاڵێک بیهێڵێتەوە. ئەمە دەستکاریکردنی خەڵقیتی خۆی و لعنەتی لەسەرە. بەڵام ڕێکی خاتەوە، ئەنی بە مەقەستێک بە شتێک ڕێکی خاتەوە یان ناوەندەکانی برۆکانی لێکجیاکاتەوە بۆ ئافرەتی شکالێکی لەسەر نییە. والله ئاعلم مادام مێردەکەشی پێی خۆشە لەبەر دڵی مێردەکەی بێ خۆش ئاگاداری نێتی ناو دڵەکانە لابردنی مووی دەموچاو بەتایبەت ئەو سمێڵ و چەناگە و ئەو شوێنانە ئەم شوێنانی ئافرەت کە نابێ مووی پێوە بێ ئەوە بەتایبەت بۆ مێردی خۆشیبی ئینشەڵا پاداشتیشی هەیە. دەڵێ زۆر خوشکان لەن مامۆستای گیان، ئێمە بە دڵنیایی و مامۆستایانی ئاینی هەر کەسە دیارە لەبارەی خۆیەوە قسە دەکات. ئێمە ئەو ڕۆژەی کە دەبینە مامۆستای ئاینی لەسەر شتێک پەروەردە بووین، ئەویش ئەوەیە کە هەموو ئافرەتان دایکمانن، خوشکمانن، کچمانن، ئێمە مەحرەمی ئەسراری خەڵکین. ئەوە ئەگە کەسێک خوا نەخواستە مامۆستایەکی ئاینی خۆی وانە بێ ئەوە دەرونی نەخۆشە. چۆن دکتۆرێک کە سوێن دەخوا لە دوای تەوابوونی پزیشکی هەموو ئافرەتی خەڵک دەچێتە لای ئەبێ بە چاوی خوشکی خۆی سەیریکە، بە چاوی باوکایەتی، بە چاوی ینی برایەتی سەیریکە. وشەی گیانی ژێستا مەڵم کاکە سامانگیان، ینی مەسەلەیەک نییە بەو بابەتە، بەڵام وا قسەکەی جەنابیشت بە هەند وەردەگرم. ئافرەتێک هەر چۆنێک بێ بڵێ مامۆستا چۆنی، نەڵێ مامۆستا گیان، ئەو وشەیەش لەگەڵ نەبێ باشە. بەڵام بڕواتان هەبێ من لە دڵودەرونی خوشکانی خۆمان ئەوە نزیکی 30 ساڵی ڕێکە مامۆستای مزگەوتم، لەگەڵ لەوانەیە سەدان ئافرەتە ڕسمیشم گرت بێ. ئێستا نازانم دەموچاوی ئافرەتێک چۆنە، چونکە ئەوانە هەموو کچی ئێمەن. ئافرەتێک کە تەلەفۆن بۆ ئێمە دەکا وەکو باوک پرست پێ دەکا، وەکو برا پرست پێ دەکا. ئەگە خوا نەخواستە مامۆستایەکی ئاینی بۆ خۆی وانە بێ ئەوە دڵی نەخۆشە، ئەوە حەقوای هەم مەلایەتی نەکە، ئەوە ئیستیغلالی ئاین نەکە، چونکە خەڵک حیا و حرمەتی خۆی بە مامۆستای ئاینی دەستپێرێت. جاگە مامۆستاکە خوا نەخواستە بۆ خۆی دەرونی تەواو نەبێ ئەی قوڕ بەسەر کۆمەڵگا. بەڵام قسەکەی جەنابیشت کاکە سامان بە هەند وەردەگرم، هەموو خوشکێکی بەڕێز لەگەڵ مامۆستا بێ یان لەگەڵ کەسێکی تر بێ هەر بە ناوی ئەتیادی خۆی کاک فڵان کەس یان مامۆستا ئەو گیانەی لەگەڵ نەبێ قسەی جەنابەت کاکە سامان لەسەر سەرم وەڵا جوانترە وا باشترە. بەڵام ئەگەر کەسێ لە دەمی دەردەچێ یان وا فێر بووە
ئەو خوای گەوراگەی لە نێتی دڵ و دەروونەکانەوە ئێمەش خۆشمان وای هەموو ئەو کشانم ئەو خوشکانم ئەو دایکانم کە پەیوەندیمان پێوە دەکەن هەر پەیوەندی دایک و کوڕایەتیە پەیوەندی خوشک و برایەتیە پەیوەندی باوک و کچایەتیە ئێمە دەرونی خۆمان شکر ساخ کردوێتەوە سوپاس دەکەم کاک سامەنجان